دروستدایە بۆ دابشکردنی ئەندامانی لیژنە. دوجار فراکسیۆنەکان لەسەر دەستنیشانکردنی دەستەی سەرۆکاتی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان ڕێککەوتن. تەواوی لێژنەکان سەرۆک و جێگر و بڕیاردەریان بۆ هەڵبژێردرا. جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دابشکردنی پۆستەکانی سەرۆکاتی لێژنەکان بەپێی بەرکەوتەی هەڵبژاردن بووە. 14 سەعات گفتوگۆی ماراسۆنیک لە نێوان تێکرای فراکسیۆنەکان هەبوو. هەندێک لە فراکسیۆنەکان خۆیان ئیعلانیان کرد بە فراکسیۆنەکانیان وتبوو کە ئێمە ئەو پشکانی خۆمانمان ناوێت. هەندێک فراکسیۆنی تر داوایان کرد و پشکەکانی خۆیان ببەخشنە هەندێک لە فراکسیۆنەکانی تر و ئەبوایە هاوپەیمانی و ڕێککەوتنەکان بکرێت. دوجار بەڕێزان ئێوارەی دوێنێ ئێوارەی ڕۆژی 18 مانگ ئێمە لە دەستەی سەرۆکایەتی کاتژمێر 8 ئەم ڕێککەوتنە لە نێوان فراکسیۆنە بەڕێزەکان گەشتە دەستەی سەرۆکایەتی و ڕێککەوتنێک کرابوو لە ناو خۆیانە بۆ هەر 15 لیژنە هەمیشەیەەکە پۆستی سەرۆک و جێگر و بڕیاردەر ڕێککەوتنی لەسەر کرابوو و ئەمڕۆ ئێمە لە کاتژمێر 2:30 لیژنە بە لیژنە هەر 15 لیژنە کە هەتا کاتژمێر 2:30 تقریبا لیژنە بەڕێزەکان لە ناو خۆیانە هەر 15 لیژنە هەمیشەیەەکە سەرۆک و جێگر و بڕیاردەری خۆیانیان هەڵبژاردووە. هەرچەندە بڕیاربوو سەرۆکی لێژنەی سامانە سروشتیەکان بۆ کۆمەڵ ئیسلامی بێت، بەڵام بەڕێکەوتنی پارتی و گۆڕان پۆستی سەرۆکی لێژنەی سامانە سروشتیەکان لە کۆمەڵ سەندرایەوە و درایە گۆڕان. سۆرا عومەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵیش ئاشکرای دەکات لەگەڵ نەوەی نوێ بڕیاریاندا بوو هاوپەیمانی دروست بکەن. بۆ ئەو مەبەستەش نووسراوێکیان پێشکەشی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کرد، بەڵام ڕەتکرایەوە. لە کاتێکدا نووسراوێکی هاوشێوەی ئەوان لەلایەن تورکمان و کوردان و ئاشوورەکان پێشکەشی دەستەی سەرۆکاتی کرا و پەسەند کرا. لە پێناو سازان و تەوافق لە نێوان فراکسیۆنەکانە ئەمەمان قبول کرد، ئەگەر نا ئێمە نیگەرانیەکی تەواومان هەبوو لەوەی کە لە گفتوگۆکان لە ڕۆژی یەکەم لیژنەی سامانە سروشتیەکان بەرکەوتەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بوو، بەڵام بەداخەوە فراکسیۆنی گۆڕان بە فراکسیۆنی پارتی دیموکرات ئەو لیژنەیەی لە ئێمە وەرگرتەوە و دواتر بۆ خۆشی بردی کە چاوەڕێمان نەکرد بەڕاستی برادرانی گۆڕان ئەوە بەرامبەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بکەن، بۆیە نیگەرانیەکی قوڵمان هەیە لەو ڕووەوە. بەڵام لەبەردەم لەبەر بەڕێوەچوونی کارەکان و دروست نەبوونی ئاستانگ قبولی ئەوەمان کرد و بەداخیشەوە دەیڵێم کە بەخشینی پۆستەکانی نەوەی نوێ بە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی قبول نەکرا و ڕەت کرایەوە، بۆیە پۆستەکانماندایەوە بە خۆیان. بەپێی ڕێکەوتنی نێوان لایەنەکان پارتی سەرۆکی 7 لیژنە و 7 جێگر و 6 بڕیاردەری بەرکەوت، یەکێتی سەرۆکی 3 لیژنە و 4 جێگر و 3 بڕیاردەری بەرکەوت، گۆڕان سەرۆکی 2 لیژنە و 2 جێگر و 3 بڕیاردەر، کۆمەڵ ئیسلامیش سەرۆکی 2 لیژنە و 1 جێگر و 1 بڕیاردەری بەرکەوت. دوێنێ شەو فراکسیۆنەکان گەیشتنە ڕێککەوتن و ئەمڕۆ تەواوی ڕێککەوتنەکە جێبەجێکرا و پرۆسەکە زۆر بە سەرکەوتوانە ئەنجام درا. سەرۆکایەتی لێژنەکان هەڵبژێردرا. ئێمەش وەکو فراکسیۆنی پارتی بەپێی ئەو بەرکەوتەی کە هەمان بوو، بەپێی ئەو ڕێککەوتنەی کە هەمان بوو، سەرۆک و جێگر و بڕیاردەری لێژنەکانمان وەرگرت. بەشداریمان کرد لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان کە 15 لیژنەی هەمیشەیە بوو و وەک فراکسیۆنەکەمان لە 2 ڕۆژی ڕابردوودا کە چوینە ناو مفاوەزاتی وەرگرتنی پشکەکانی خۆمان بەپێی ئیستحقاقی هەڵبژاردنەکانی خۆمان و ڕێژەی کورسیەکانی خۆمان ئێمە پشکمان لە سەرۆکایەتی لیژنەکان و جێگری سەرۆکی لیژنەکان و بڕیاردەری لیژنەکان وەرگرتووە. بڕیارە بۆ ئەوەی ئەو بارقورسی لەسەر لێژنەکان هەیە کەم بکرێتەوە و دڵی هەندێک لایانی ناڕازیش پێچاک بکرێتەوە. ژمارەی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لە 15 لێژنەوە زیاد بکرێت بۆ 19 لێژنە. بۆ ئەو کارەش دەبێت جارێکی تر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەموار بکرێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.